تایبەتمەندیەکانی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر. کۆتا پەیامبەری خودایە و بەهاتنی ئەو کۆتایی بە زنجیرەی پەیامبەران هات. تاکە پەیامبەرە کە خوددا بانگێشتی ئاسمانەکانی کرد و گفتوگۆی لەگەڵ کردووە. تەنیا پەیامبەرە شەوڕەوی پێکراوە و چووەتە ئاسمان و زۆر موعجیزەی گەورەی پیشاندراوە و نوێژیش لەوێ فەرز کراوە لەسەر ئوممەتەکەی. کتێبەکەشی کە قورئانی پیرۆزە گەورەترین کتێبی ئاسمانیە و کۆتا کتێبی خودایە بۆ مرۆڤایەتی و پارێزراویشە لەوەی دەستکاری بکرێت. تاکە پەیامبەرە کە پاش خۆی موعجیزەکەی هەردەمێنێتەوە و تا کۆتایی دنیا بەردەوامە. بۆ سەرجەم مرۆڤایەتی هاتووە نەک بۆ یەکنەتەوە و ناوچەی دیاری کراو. تاکە پەیامبەرە لە قیامەتدا شەفاعەت دەکات بۆ هەموو مرۆڤایەتی و خودای گەورە شەفاعەتەکەی ڕەت ناکاتەوە. هەموو سەرزەوی بۆ کراوەتە مزگەوت. ئوممەتانی پێشوو تەنیا لە پەرستگادا پەرستشیان دەکرد. سەرجەم پەیامبەرانی پێشتر موژدەی ئەم پەیامبەرەیان داوە بە گەلەکانیان و خۆشیان باوەڕیان پێهێناوە. زۆرترین کەس باوەڕ بە ئاینەکەی ئەهێنن. تاکە پەیامبەرە کە خوای گەورە سوێندی بە تەمەنی خواردووە. تاکە پەیامبەرە کە تەنیا بە ناوی خۆی بانگ نەکراوە بەڵکو بە ناوی نەبی و ڕەسوول بانگ کراوە. تاکە پەیامبەرە کە دەستکەوتەکانی جەنگی بۆ حەڵاڵ کراوە. تاکە پەیامبەرە کە ترسی خراوەتە دڵی دوژمنانی لە دووری مانگێک ڕێگەوە.